وبعدين انه حرقناها. لا شاری حلەوە هاتووە بۆ سلێمانی يقدر ياخذ المريض 3 مرات في اليوم. کەپسولێکی بە دەستەوەی و دەڵێت چارەسەری نەخۆشی شێرپەنجەی پێ دەکەم. حوتەمین پێشانگای داهێنانە و سەرقاڵا بە نمایشکردن و شیکردنەوەی ئەو بەرهەمەی کە ساڵانێکی زۆرە کاری تێدا دەکات. ئەو دەڵێت چارەسەرێکی لە جۆرە ئاژەڵێکی ئاویەوە وەرگرتووە و چەندین ساڵا وەک چارەسەر بۆ نەخۆشی شێرپەنجە بەکاری دەهێنێت و دەرئەنجامێکی باشی لێ وەرگرتووە. ئەمەی پێمە یەکەمین چارەسەرە بۆ نەخۆشی شێرپەنجە. چارەسەری یەکەم لە جۆرە ئاژەڵێکەوە وەرگرتووە و دەتوانێت بە شێوەیەکی باش چارەسەری شێرپەنجە بکات. چەند نەخۆشێک کە ئەم بەرهەمەیان بەکارێناوە سوودیان لێ بینیوە، تەنانەت تیاندایە 25 بۆ 30 ساڵە دەژی. بەگشتی بۆ چارەسەری هەموو جۆرەکانی شێرپەنجە بەکاردێت. ئامادەم ئەم بەرهەمە بەبێ بەرامبەر ببەخشم بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لا پێشانگەکەدا 80 داهێنەر لە 13 شاری عێراقەوە هاتوون. نزیکەی 17 زانکۆی حکومی و ئەهلی و هەروەها کەرتی تایبەت لە سەر تاسەری عێراقەوە بەشداریان تێدا کردو. داهێنانەکانیان زیاتر لە 40 بواری جیاوازدان، هەر لا بابەتی چارەسەری و کشت و کاڵ و تەندروستی و ژینگەی و چەندین بابەتی دیکە. با بڵێن لە بەکتریایە لە خۆڵ عەزلم کردووە. اینجا ئەم دەرمانە خۆشەکەی لەکوێیە کە ئەم دەرمانە ئیشەکە لەسەر نەوعی خانە. ئەم خانەیە دائیمەن لەگەڵ خانەکانی کانسەر، يعني أبي دوایی بە کانسەر با بڵێن. شاركين طبعا احنا براءة اختراع. بەشداریمان کردووە لە پێشانگای داهێنان لە شاری سلێمانی و داهێنانێکی ئێمە تایبەتە بە چارەسەری زیبکە و هەستیاری پێست کە نەخۆشێکی بەربڵاو لە جیهاندا و داهێنانەکەمان بە تەواوەتی کاریگەری هەیە و سروشتیە و لەسەر چەندین توۆژبوو بەکارهێنراوە و ئەنجامێکی زۆر باشیشی هەبووە. الليمون ونبات اللافندر. ڕێخەرانی پێشانگاکە دەڵێن ئەم ساڵ جیاواز لە ساڵانی دیکە ئامانجیان تەنها پیشاندانی داهێنانەکان نییە، بەڵکو پێشبڕکێیەک بۆ داهێنەران ڕێکخرا و بەنیازیشن کار بۆ ئەوە بکەن داهێنانە جیاوازەکان ببەنە پێشانگا جیهانیەکان. لەسەر ئاستی عێراق ئەمانە ئەکسەرێتیان یەکەمن و بەشداری نێودەوڵەتیشەکەن، لەسەر نێودەوڵەتیش هەر یەکەمن. ئەمانە هەمیشە پێشەنگن، یعنی حەزیشەکەم انشاءڵڵا زۆریشی کورد بێ. یعنی بەڕاستی ئەمە هەنگاو ئەنین لەبەروی کوردەکانیش بەشداری بکەن، بە هیوای ئەوە انشاءڵڵا بۆ جارێکی کە کوردەکانیش بەشداری بکەن و زۆرتر بێرچەنە کوردی تیا ئێستا. ئەمانە پێشبڕکییان هەیە، ئەوکو ساڵانە هاتن لە بینی خۆیانە بەس شتەکانیان پێشکەشە کرد. ئەم ساڵ نەخێر، ئەم ساڵ لە بینی خۆیانە پێشبڕکی هەیە. کارەکانی پێشانگاکە لە لایەن زانکۆی شاهانەی سویدی و بزوتنەوەی ئاشتی کوردستان و هەروەها ڕێکخراوی گەشەپێدانی ئابووری کوردستانەوە ڕێکخرا و وەکاندان و پشگیری بۆ داهێنەران لە کۆتایی پێشانگاکەدا سەرجەمیان خەڵاتی ڕێز لێنانیان پێبەخشرا. ئەمیر محەممەد کورساد نیوز، سلێمانی.